پارتی و یەکێتی لەسەر هەموو شتێک ناکۆکن لەسەر خاوەندارێتی شەڕەکانی نیو سەدە پێش ئێستاش شەڕ دەکەن هەر لە سەردەمی شۆڕشە یەک لە دوای یەکەکانی باشوورەوە کە پارتی و یەکێتی کاراکتەری سەرەکی ئەو جوڵانەوە چەکداریانە بوون بەردەوام ناکۆکی و ململانێ و بەریەکەوتنی بەردەوام و هەندێک جاریش ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان هەردوو هێزەکەدا هەبووە و لە زۆر شوێن لە بری دوژمن لولەی چەکەکانیان کردووەتە یەکتری و کوشتار و کارەساتی گەورەیان دروست کردووە بۆ خەڵکی باشووری کوردستان و تەواوی کوردستان بەگشتی ئەم ناکۆکی و ململانەیە درێژەی کێشاوە و بەردەوام بووە و بەو هۆیشەوە زۆرێک لە ڕووداوەکانی ئەو کاتە و بەشێک لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشانە بوونەتە قوربانی ململانیەکان و لەسەر خۆ بەخاوەنکردن یا خۆ بێبەریکردن لە شکستەکاندا هەردوو لە بەتوندی دژی یەک وەستاونەتەوە و هەریەکان هەوڵی سڕینەوەی ئەوی تر و بێ ئەرزشکردنی هەوڵ و قوربانی ئەوی تری داوە. لە ساڵانی ڕابردوودا و بگرە تا ئێستاشی لەگەڵ بێت بەشێک لە سەرکردە و کەسایەتیە سەربازی و سیاسیەکانی هەردوو حیزب لەبارەی ئەو ململانێ و ناکۆکیانەوە بە ئاشکرا و بێپەردە باسییان لەوە کردووە کە ئەوەی خۆیان بە یەکتریان کردووە هەرگیز دوژمن پێی نەکردوون و دۆخێکیان دروست کردووە کە هەموو کات ئەگەری تێکچوون و داڕمانی یەکجاری لێ دەکرێت لەم نێوەندەشدا ژمارەیەکی زۆر لە ڕووداوە مێژوویەکان و شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان لە پەرتووک و یادەوەری کەسایەتی و بەرپرسە سیاسی و سەربازیەکاندا بە جۆرێک باس کراون کە ڕاستی ڕووداوەکان ئەگەر ونیش نەبوو بێت بە جۆرێک لێڵ بووە کە تاکی کورد یان لێی تێناگات یان تااقەتی لێ تێگەیشتنی نەماوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە ساڵیادی شەڕی کۆڕێدا کە هەردوو حیزبەکە بەداستان و نەبەردیەکی گەورەی ناو دەبن ململانێ و شەڕێکی میدیایی تون سەری هەڵداوە و بەشێکی زۆر لە سەرکردە و بەرپرسانی سەربازی و سیاسی هەردوو لای بەدەنگ هێنا و داوای لێهات لەسەر ئاستی باڵای هەردوو لە هێرشی تون بکرێتە سەرکەسی یەکەمی حیزبەکان و بە بێڕۆڵ پێناسە بکرێت میدیای پارتی و نزیک لە پارتی لە ڕێگەی بەرهەمە میدیاییەکان و راپۆرت و بەڵگە فیلمەوە خاوەندارەتی شەڕەکەی گێڕایەوە بۆ پارتی و سەرکردایەتی شەڕەکەشی دایە پاڵخودی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کات و ئێستای پارتی هەرزوو بەشێک لە بەرپرسانی یەکێتی بەدەنگ هاتن و ئەویان بەناڕازنەوە برد و ڕایان گەیان کە ئەوەی شەڕەکەی کردووە یەکێتی بووە و پێشمەرگەکانی هێزی هەولێری یەکێتی سوپای بەعسیان تێک شکاندووە کە کۆسرەد ڕەسوڵ فەرماندەی دیاری ئەو کات و سەرۆکی ئەنجومەنی سیاسی ئێستای یەکێتی فەرماندەیی هێزەکەی کردووە بەشێک لەو کەسایەتیە سیاسیانەی کە پێشتر لە یەکێک لە هێزەکان بوون و ئێستا سەنگەریان گواستۆتەوە بۆ هێزەکەی بەرامبەریان لە کاتێکدا پێشتر بە توندی پشتیوانی ئەو ڕایە بوون کە هێزەکەی جارانیان پاڵەوانی ئەو شەڕانەیە کەچی ئێستا بۆ چوونیان گۆڕاوە و بە پێچەوانەوە هێزەکانی ئێستایان بە بکەر و ئەنجامدەری ئەو چالاکی و ئۆپەراسیۆنانە ناو دەبەن و بە سەروەری بۆ خۆیان و سەرۆکی حیزبەکەیان پێناسەی دەکەن. لە دوو ڕۆژی ڕابردوودا لە میدیای فەرمی و نافەرمیەوە یەکێتی و پارتی بەتوندی پەلامار و هێرشی توندیان کردە سەریەک و هەریەکە و ئەوی تری بە درۆ دەخستەوە لا بەخۆ خاوەنکردنی شەڕی کۆڕێ تاوای لێهات لەسەر ئاستی باڵا کەوتنە وەڵام و وەڵامکاری تون ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و بەرپرسی مەکتەبی ڕاگەیاندنی ئەو حیزبە هەوڵەکانی پارتی بە دزینی مێژووی حیزبەکانی تر ناوبردوو ڕایگەیان شەیدەکانی یەکێتی لە ڕاپەڕین بەڵگەی خوێنین کە ئەم بەڵگانە بە دێکۆمێنتاری درۆ و دەلەسە ناسڕدرێنەوە ڕاشیگەیاندووە داستانی کۆڕێ و داستانی ئەزمەر لە دوو قۆڵی بەرەنگاری بەعسی گەڕاوە بۆ تۆڵەکردنەوە لە دوای پاشەکشێ و کۆڕەوی ملیۆنی
شایەتی بۆ یەکێتی و پێشمەرگەکانی یەکێتیەدەن پێشمەرگەی بەهیمەتی لایەنەکانی تر گەواهی دەر و بەڵگەن لەسەرەوەی کێ لەوێ بووە و کێ جامانەی فڕێداوە چونکە بۆ یەک جاریش شەرمی لە مێژوو کرد کە چیوە جارێکی تر شەرمیان شکاوە و با دیکۆدرامی درۆزنانە گەرەکیانە ڕابردوو بدزن بۆ ئەوەی پایەکانی واقعی زاڵی ئەمڕۆیان قایمتر بکەن لە بەرامبەر ئەو قسانەی سران عەبدوڵڵادا مەکتەبی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی کە گوزارشتە لە ڕای فەرمی پارتی و بەرپرسەکەی هەموو تەبێژی ئەو حیزبەیە و هەم ئەندامی مەکتەبی سیاسی لە بەیاننامەیەکدا بە توندی وەڵامی بەرپرسەکەی یەکێتیاندایەوە و ڕایانگەیان پێشەوەی وەڵامێکی سەرپێیی ئەو گریمانە و لا دیوارە خوار و خێچ و پەلامارانە بدەینەوە باجارێ لە خودی بیانۆکەوە دەست پێ بکەین خەڵکی کوردستان و هەموو ئەوانەی کەمێک ئاگاداری ڕووداوەکانی کوردستانن دەزانن داستانی کۆڕێ پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان و سەرکردە و فەرماندەکانی پارتی بە هاوکاری ژمارەیەک پێشمەرگەی لایەنەکانی دیکە و بە خوێنی ئاڵی شەهیدانی ئەو داستانە تۆمار کراوە ئەمە مێژووە حەقیقەتی مێژووی بوختانی وەک ئەمانە بۆ ڕازیکردنی ئەموو ئەو دەشێوێندرێت وەلێ بە هیچ کلۆجێک کاریگەری لەسەر کرۆکی حەقیقەت و ڕاستی ڕووداوەکان و لێکەوتە مێژوویەکانی نابێت ڕاگەندراوەکەی مەکتەبی ڕاگەیاندنی پارتی خۆی نەبواردەبوو لە هێرشکردنە سەر مام جەلال سکرتێری کۆچکردووی یەکێتی و ئاماژەی بەوە کردبوو کە ئەو کاتە ئەو شەڕەکە ڕووی داوە سکرتێری یەکێتی لە کوردستان نەبووە و ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی یەکێتی بەشداری لەو شەڕە نەکردووە لە بەرامبەردا میدیاکانی یەکێتی بەشێک لە کتێبی دیداری تەمەنی مام جەلالیان بڵاو کردەوە کە لە باسی شەڕەکەدا تێیدا هاتووە مەسعود بارزانی لە کۆبوونەوەی خەلیفاندا سوور بوو لەسەرەوەی ڕێکەوتن لەگەڵ حکوومەت مۆر بکات و وتی من بە تەواوی ئیمزای دەکەم من هیچ باوەڕم بە خەڵکی کوردستان نەماوە من باوەڕم بە پێشمەرگەی پارتی نەماوە کە لێمان قەوما لە هەموو ئەو پێشمەرگانەی پارتی لەگەڵماندا بوون چل کەسم لەگەڵ مایەوە ئەگەر لەبەر خاتری گۆڕی بارزانی و بیری بارزانی نەبوایە ئەوە جامەدانیە سوورەم دەخستە ژێر قۆندەرەکەم لەلایەکی ترەوە بەشێک لە سەرکردەی هێزەکانی تر ئەویان ئاشکرا کرد کە ئەو هێزەی ئەو کاتە شەڕی کۆڕێی کردووە هێزی بەرەی کوردستانی بووە و هەموو هێزەکان تێیدا بەشدار بوون نەک تەنها پارتی و یەکێتی. ئەدهام بارزانی سەرۆکی ئەو کاتی حیزبوڵڵای شۆڕژێڕ و ئەندامی سەرکردایەتی پێشووی پارتی هاتە دەنگ و دەڵێت کە پێشمەرگەکانی حیزبوڵڵا بوون شەڕی کۆڕیان کردووە و شەهید و برینداریان داوە لەلایەکی دیکەوە دکتۆر فاق گوڵپی کەسایەتی سیاسی و پێشمەرگە و پزیشکی شۆڕش لە نووسینێکدا ئاماژەی بەوە داوە کە شەڕی کۆڕێ مڵکی هیچ کام لە هێزە سیاسیەکان نییە و ئەوەی شەڕەکەی کرد بەرەی کوردستانی بوو نەک یەکێتی و پارتی سەبارەت بە فەرماندەیی شەڕەکەش ئاشکرای کردووە ئەو کات نەوشیروان مستەفا و مەسعود بارزانی فەرماندەیی هێزی بەرەی کوردستانی بوون و لەو بەرەی کە مەسعود بارزانی فەرماندەی پێشمەرگەی بەرەی کوردستانی بوو شەڕەکە ڕووی داوە بەڵام بارزانی وەک فەرماندەی بەرەی کوردستانی فەرماندەیی شەڕەکەی کردووە نەک وەک سەرۆکی پارتی هەموو ئەم گێڕانەوە جیاوازانە پێمان دەڵێن کە شۆڕش و شەڕ و مێژووی کورد و هێزە کوردەکان بە جۆرێکە کە هەر کەسە و بەویست و بەرژەوەندی خۆی دەینووسێت و باسی دەکات و ئەوەی کە ڕاستیە ناگاتەنەوەی داهاتووی نیشتیمان و دەبێت ڕووداوەکان هەر بە ناڕوونی و لێڵی بمێننەوە.